سڵاوتان لێبێت دەروندروستی ئەم جارە باز لە بابەتەکانی پەیوەست بە گەشەپێدانی مرۆیی ئەکەین لە چ بوارێکە ئەتوانێت کاریگەری ئەرێنی هەبێت لەسەر ژیانی تاک و لە چ بوارێکیشە سوودی تەواوەتی ناگەێنێت و پێویست ئەکا ئەو کەسەی کە گرفتی هەیە سەردانی پزیشکی دەرونی یاخود چارەسەرکاری دەرونی بکات بینەری بەرنامەی دەروندروستی بن. بۆ تێگەیشتن دەربارەی بابەتەکانی کە پەیوەندیدارن بە گەشەپێدانی مرۆییەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دلێر عومەرمان کردووە کە بەڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی. سپاس بۆ قبوڵکردنی میواندارەکە. زۆر سپاس. مامۆستا دلێر ئەمەوێ باز لەوە بکەی کە مەبەست چییە لە گەشەپێدانی مرۆیی چونکە زۆر لێکدانەوەی هەڵە و هەڵە تێگەیشتری زۆر هەیە لە ناو خەڵکان. تاوان پێناسە گشتگیریەکە ئەوەی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان پێناسی کردو بەم شێوەیە فراوانکردنی بژاردەکانی مرۆڤە بۆی لە ڕێگەی تواناکانیەوە بگات بە مرۆیەکان بەها دەرونیەکان تا ئەوەی ژیانێکی باشتر بژی بگا بە ژیانێکی ینی کوالەتی باشتر بێ بەڵام ئەوەی کە ئێمە تایژین و زانین کە گەشەپێدان بۆمان دەرکەوتوە چی ئەوەی بەگەرخستنی تواناکانی تا کەسە لە پێنا و گەیشتن بە خولایەکی خۆی و کوالەتی ژیانی باشتر بێ لەوەی کە هەیە. زۆر باشە و ئەوە نشی بە تەجروبەی خۆم کە خوێندنەوەم هەبووە لەسەری زیاتر باز لە پلاندانان ئەکرێ لە ڕێکخستنی کات ئەکرێ کە ئەمە لایەنێکی بەرچاوە لە گەشەپێدانی مرۆییە. ئایا بەس ئەمەیە یان فراوانترە؟ فراوانترە کە ئەڵی گەشە پێدانی مرۆیەم تایتڵە زۆر گشتیە یعنی هەموو دنیا هەر گەشەپێدانە. وایە ینی ئیشی پێغەمبەران ئەوانی چاکسازی ئەکەن هەر گەشەپێدانە تام زانکۆ و فێرگەکان هەمووی گەشەپێدانەکەن. ئەمە لە مەفهومە گشتێکە کە گەشەپێدانی مرۆیی ناوە بەڵام دواتری نەسەر گەشەپێدانی خود تاک ئەوە پەرەپێدانی سکیل و تواناکانی تاکە کەسە. ئەوەی لە کوردستان هەیە کامەیە ئەمەی کە دەورات هەیە ئەم کتێبانی کە چاپ ئەکرێ زیاتر کام بوارەیەتی بە تایبەتتر تاوان هەنێکیان پەرەپێدانە بە مەهارەکانی تا کەس و ڕاوێژ ئەیان لە کتێبەکانە یان لە دەورەکان یان لە سیمینارەکان بۆ ئەوەی ئەو کەسە خۆی بدۆزێتەوە لە بوارێکە هەیە خۆی تایسە دەرکی بەخۆی نەکردووە کە چی توانایکێ هەیە ئەزانێت تواناکەی چییە ئەوێ لە ڕێگەی کتێبەوە لە ڕێگەی بەشداری خولەوە سیمینارەکان معریف و زانیاری زیاتر دەستکەوێت یان ئەوەی کە ئەیزانێ بیکە بە کردداری ڕابهێنرێ لەسەر ئەوەی کە ئەیزانێ. تەمە لە کوردستان ئەم دەورانە زۆرە پلاندانان هەیە ڕێخستنی کات هەیە هونەرەکانی دەربڕین هەیە هونەری وتاربێژی هەیە زمانی جەستە هەیە لە بواری بزنسە بەرەپێشوونی کار هەیە دامەزراوەکان ئەمانە زۆرجار بە تیمێک دەوران ئاکرێتەوە بۆ کۆمپانیەکان بوارەکان زۆرە ئەتەکێتەکان کاتە بەویستی خۆتە بتەوێت لە کام بواریانە بەشدار بیت. بەڵێ هەرچۆن وەک ڕایەنەرەکەش بەویستی خۆیەتی کە پاکێجێک و پسپۆڕێک دیاری ئەکات لە بابەتی ڕایەنانە ئیتر ئەبێ بە ناونیشانێ بۆ ئەو کەچی ئەڵێتەوە ئەڵێن فڵان کەس بۆ نمونە لە بواری وتاربێژیە ئیشەکات فڵان کەسی تر لە بواری ئەتەکێت و هونەرەکانی مامەڵەکردن لەگەڵ خەڵکیە بۆیە کەسەکە حەزی بەچی بوارێکە لە چیا خۆی بینێتەوە ئەوە پێشخاکە یان زۆر جار فرۆشیارێکە لە شوێنێکە ئەوێ مەهاری فرۆشتنی زیابێ بەشداری و دەوراناکە کە تایبەتن بە بزنسەوە و بە تایبەتی ئەوانشی کە لە بواری دامەزراوە و بزنسان زۆر ئەتوانن سوودی لێ ببینن. ئێستا و دەورانە زۆر فراوانە. ئەی ئەم هەڵە تێگەیشتنەی کە ئەوترێت تەنها قسەی بریق و باقایان زۆر جارەوترێ قسەی زلە باز لەواکرێت کە تەنیا بە خەیاڵ بیرکەرەوە و تۆ بە خەونەکانت ئەەکەی ئەم هەڵە تێگەیشتنە چۆن دروست بووە؟ ئایا گرفتەکە لە تێگەیشتنی ئێمەیە وەکو خەڵکی یان لە شێوازی گەیاندنەکەوەیە کە ڕاهێنەرەکە گەیاندوێتی؟ طبعاً بەشێک لەو ڕەخنانە لەجی خۆیەتی معقولە بەشێکشی ئەتوانین بڵێ نام پێکاوە ینی زیادەڕەوی تایە من گەڕام بۆ ئەو ڕەخنانەی کە لەسەر گەشەپێدانی مرۆیی هەیە زۆربەی لەم تایتڵا کۆیان کردووە کە تۆ چاوداخی ئەڵی سەرکەوتوم و دواتر چاوەکەی تۆ سەرکەوتونیت یعنی بەداخۆ کەسی ڕۆشنبیر دکتۆر ڕۆشنبیر بەم شێوەیە باسی گەشەپێدانیان کردووە کە گەشەپێدان دوورە لەمەوە هەر کەسێکیش ئەوەی کردبێ ئەوە مەرج نییە زانین چۆنە لە دنیا هیچ شتێک نییە هیچ زانستێکش نییە
کە بە باشیان بە خراپ بەکارنێنابێت لاوازیان کاریگەر بەکارنێنابێت گەشەپێدانیش بەشێکەلەوە یعنی ناکرێ لەبەر ئەو کەسانی کە خوانە ناسێنن بە ڕاهێنەر یان ئەسڵەن دەوراتی ڕانەران نەدیوە کۆمەڵێ قسە ئاکەن بەبێەوەی هەست بە مەسوولیاتکەن کە ئەم قسانە لەکوێوەیەت خەیاڵپڵایی بۆ گەنج دروستەکەن ئەمە ماڵ نییە بەسەر گەشە پێدانەوە اینجا لێرە شە باشتر ڕوونکەینەوە گەشە پێدانی مرۆیی بەشێکی بچووکیە کە پێڵن مۆتیڤیشن هاندان زیاتر ڕخنەکە لەمەوە گیرێ کەوا بە خەڵکڵین دنیا جوانە و هەموو شتێ تەواو و کێشەکان بکە بە نقڵ و ئەمانە ئەمە بەشێکی بچووکی گەشە پێدانە ئینا گەشە پێدان پەرەپێدانی تواناکەسیەکانە دەوراتە خولە بە شێوازێک ڕێکخراوە کەسەکە دواتر کە لە دەورەکە تەواو ئەبێ شتێک گۆڕابێ مەهاری دەست پێ کردو بە شەرتی خۆی ئیستیجابی هەبێ بۆ ئەوەی کە پێویستە لەسەری جێبەجێ بکە یعنی بەداخەوە ئەو ڕەخنانی ئەگیرێ بەڵێ هەنێکی دروستە تەواو حەقی خۆیت هەر شتێک ڕخنەی لێنێکی لە ناتوانین بزانین چۆن بەرەو پێشە برێ بەڵام بەشێکی زیادە ڕۆی تیا کراوە بە تایبەتی لەو لایەنەوە کە ئەوانەی کە هاندانی خەڵک ئەکەن مۆتیڤیشنی خەڵکەکەن کە ئەمەش لە بەشێکی حیاتە پێویستە ئینسان ناتوانێت خۆی بەتەنیا هاندهانی خۆی بە هەتا لە مناڵێک و تا گەورە پێویستی بە شتێکی دەرەکیە بە کەسێکی دەرەکیە کە هانی با بۆ ئەو شتە بۆیە تەواوە ئەو ڕخنانە بەشێکی تەواوە تۆ ناکرێ ئینسان وای لێ بکەی خەیاڵ پڵاو بێ ناشکرێ وای لێ بکەی بێ ئومێد بێ یعنی من لە یانگری هیچیان نیم جاران قسەیەکە بۆی پەرداخەکە نیوە بەتاڵەکە مەبینە نیوە پڕەکە ببینە ئەمە خۆی هەڵەیە بێ دووکیان ببینی واقعەکە بتوانێت ببینیت ئەوەی کە زۆر باس ئەکرێت زیاتر گەنجانن کە بەشداری ئەم خولانە ئەکەن زۆرینە گەنجەکانن و ئەوترێ عادەتەن لە تەمەنی هەرزەکاریان جارێ لە شتەکان تێناگەن و دوای ئەم بابەتە ئەکەون بەڵام بە ئەزمموی بەڕێستان کەسانێکیش هەن لە سەروی بۆن منە 30 ساڵەوە بەشدار بوو بێتن و گۆڕانکاری لە ژیانیانە دروست بوو بێ ئەی تاوان ئمە لە ڕێکخراوێک هەر بابەتەکانی گەشەپێدان عرضەکرا تیای بوو زۆر گەورەوە تا مۆکانی سەری سپی بوو بوون بەشداریانە کرد هەموو چینێکی تایە بەڵام زیاتر گەنج لەبەرەوەی پڕوزە و تاقوتوانایە بەڵێ ئەوێ ئەو شتە بەدەست بهێنن کە ئەوێت لە هەموو چینەکان تایەتی وتاتی ئافرەتانی تایە کە لەم بوارە تاوڵم تاکە بوارە کە ئافرەتان زۆرترین بەشداریان هەیە لە چینەکانی تریش بەڵێ هەیە پرسیارێکی تر هەیە کە باز لەوە ئەکرێت کە لەوانەیە ئەمە مثلەن فکرێکی لە پشتەوە بێت ینی لە گەشەپێدانی مرۆیە فکرێکی سیاسی لە پشتەوە بێت ئایا وەڵامت بۆ ئەم پرسیارە چییە؟ وڵی وەڵامەکە ئەوەیە تۆ لە جیهانە لە ئەمریکا و لە ئەوروپا پێشنگانی ئەم بوارە هیچیان فکری سیاسییان نییە یان فکرێکی دینیان تێکەڵ کردوێ بەڵێ کەسان کوردستانە هەز ناکەی بۆ لە کوردستانە ڕەنگە بۆ ئەوە واوترابێ کە زۆرینەی ئەو کەسانی خەریکی ئەمن ڕەنگە لە پاڵ ئەوەشە لە یانگری حیزبێکی سیاسی بن یاخود خاوەن ئاین و ئایدۆلۆژیایەکی تایبەت بە خۆیان هەبن ئەمەش تاوان نی ئەوان دەستیان پێ کردووە بۆ خەڵکانێکی تر دەست پێ ناگە کێ ڕێگرتووە مەرجی بەشداری ئەمە چییە؟ چکە فکرەکە وا بڵاو بۆتەوە کە تەنها ئەوانن کە سەر بە حیزبە ئیسلامیەکانن لەم بوارەیە من پرسیارەکەم بۆ ئەوانی تر نایکەم من هەموو جارە و پرسیارەکەم بۆ فڵان حیزب نیەتی ئەم بەشە زۆر باشە نامانوێ باسەکە بکەین بە سیاسی ڕای کۆمەڵی گەنجمان وەرگرتووە لەوانەی کە بەشداریان کردووە لە خولەکانی گەشەپێدانی مرۆییە پێویستیان نەبێت ئەتوان بڵێ من ئێستا لە شوێنی ئیشەکەم زیاتر زۆر ئیسیفادەی لە یەکەم بە جۆرێک بۆ نمونە تۆ زانی لە هەموو شەریکاتە عالمیەکان ئێستا بەشی سەرچاوی مرۆیی هەیە هیومان ریسۆرس هەیە ئەمە واتە مرۆڤ چۆن ڵی توانایەکی مرۆیی هەیە کە ئەبێ خۆی بیدۆزێتەوە هی خۆی پێشتر وجە دواتر لە شوێنێکە کەسێکە بینی شتێکە کات تەسەڕوفاتێک بۆ نمونەستەکی زۆر سیقەی بەخۆیەتی هەستەکەی کۆنتترۆلی خۆیەکە توانای قەراری باشە یەکسەری دۆزیتەوەڵی ئەمە کەسە ئەو سکیڵی هەیە لەبەرەوە من ئێستا بۆ خۆم زۆر ئیسیفادەی لە یەکەم و باوەڕم مەجالێکی خۆشە و لەبەرەوەی شتێکی واقعیە هاتۆ ڕۆژانە بەرکەوتنە بێ لەگەڵەوە کەسانی کە سکیڵی جیاوازیانە ڕاستێکی لە پۆلی 12 دەچم چوومە بەشێکەوە بەڵام دواتر بۆی گەشەپێدانی مرۆیەوە توانیم توانایکی خۆم دۆزمە بەشەکەم گۆڕم کە ساڵێکی خوێندم بفەوتێنم بچمە بەشێکی ترەوە کە ئێستا لەو بەشە بەردەوام و هەستەکەم زۆر سەرکەوتم تێ متمانم زیاتر بە خۆم و جاران وانە بووم
کێشەیەکی زۆر زۆر پچکۆلم ئەکرد بە دێوەزمەیەک لە خۆم بەڵام ئێستا نەخێر. بواری گەشەپێدانی مرۆیی تەنیا ڕێگەی پیشانەیەات. ئەبێ ئامانجەکە لەلایەن خۆتەوە بێت، ئەبێ هەدەفەکە لەلایەن خۆتەوە بێت، ئەو تەنیا ڕێگەیەکت پیشانەیەات هەوڵدان و ماندوێتی و ئەوانە کەوێتە سەرشانی تۆ. وای لێ کردم بەڕاستی ئامانجێکی تایبەت بەخۆمم هەبێ. زۆر کەس ئێستاڵێ حەزەکەی ببی بە چیاڵە جارێ نازانم. ئەوە کێشەی گەورەیە. کەسێکی شەرمن بووم وترس لە دڵما بوو بەڵام دوای ئەوەی ئەو خولانە وەرگر حتمما ئەبێ ئەو خولانەش بە تەدریجی بێت. کە ئەو خولانە وەرگر زۆر ئەو شتانە لە ژیانما گۆڕا. بۆ من وەکو خۆم زۆر سوودم لە بینیوە لە 95 سوودم بینیوە لە بوارەکانی گەشەپێدانی مرۆیی بە تایبەتی لە پلاندانانە. من کاتێک چوومە ئەم بوارەوە یعنی زانکۆم تاوا کردبوو. زانکۆم تاوا کرد بەڵام دانەمەزراوم بە یعنی یەئس لێ یابووم بەڕاستی. بەڵام کاتێک کە خۆم بینەوە لە بواری گەشەپێدانی مرۆ سەرکەوتنی زۆر زیاترم بەدەستێنا وەک لەو کۆلێژێکە تەواوم کرد. پێم وابێ ئەو کاتی کە بابەتەکە بێ بە بابەتێکی نەفسی و کەسەکە کێشەیەکی قوڵی نەخۆشیێکی قوڵی نەفسی هەیە تۆ ناتوانانی قسەی لەگەڵ بکەیت و بابەتی مۆتیڤیشن و ئەوانە هەوڵ بێ حەلیکەی چکۆ لە شوێنێکی ترەوە بێ حەل بکرێن. ئەو من وەکو خۆم بەڕاستی کە کێشەم هەبووە لە بابەتی تەنمی بەشەری و گەشەپێدانی مرۆیی ئەوە بووە کە لە کوردستان تا ئێستا فێرتەکات کە تۆ بێ کەسێک بی باوەڕە بەخۆ دەبێ فێرتەکا کە تۆ کەسێک بێ توانای قەرارە باش بێ ئەوە بێ بەڵام ڕێگەکانە فێر ناکە. هەنێ جار هەستەکەین خۆ گونجاندنمان نابێت هەچیەکەین بۆ منە خوێندنەوەی کتێبێ بەژاریکردنی دەورەیەک بەس نییە بووە ئێمە ئەو حاڵتمان چارەسەر ناکە و حاڵتی دەنوش حاڵتێکی شتێکی بیولۆجیە کە پەیوەندی بەوە نیە کە بتوانی بۆ منە بە قسەیەکی بۆ منە من ئەتوانم من ئەیکەم و ئەمانە بتوانێت کێشەکە چارەسەر ناکەم. ئەم کێشەیە نەوێ بەخوو بوو بەخوو زۆر زەحمەتە لە تۆ بێتە دەرەوە کەواتە ئەمە پێویستی بە چەند جەلسەیەکە پێویستی بە ڕایشکارە پێویستی بە جەلساتی دکتۆر هەیە پێویستی بە دکتۆری دەرونی هەیە. زۆربەی ئەو کەسانی کاخێنەوە لە بەرزداری گەشەپێدانی مرۆیی یاخێنەوە بۆ لەبەرەوەی بابەتێکی ئاسانە زووەری ئەگریت کە ئەگەر هەر بخوێنیتەوە خول و ڕاهێنانی لەگەڵانە بێ مامۆستایەک نەبێت ڕێنمایی بکایە کەسێکی شارەزانە بێ ئەمەوە ئەکا پاڵە پەستۆر لەسەر دروست ببێ. بۆ کەسێک کە ئامانجی نەبێت کە هەدەفێکی نەبێت با بڵێن بەشدار بێت هیچ ئیسفادێکی لە ناکات. بەڕای من باشترین بژاردە بۆ ئەو کەسانەی کە ئامانجیکانە ئایا لە ڕووی بزنسەوە بێت ئایا لە ڕووی بۆ نمونە با بڵێن سیاسیەوە بێ کۆمەڵایەتیەوە بێ هەر ڕوویەک ئەتوانێت لەوانە بەشدار بەڵام یەکێک ئامانجی نەبێت هیچ ئیسفادێکی تۆ لە ناکات. ئەگەڕێمەوە لای میوانەکەم مامۆستا دلێر بۆ پێی کە گوێبیستی بەشداربووەکان بووین کە لە ڕاهێنانەکانی گەشەپێدانی مرۆیی بەشداریان کردەوە باسییان لە ئەزمموی خۆیان کرد کە لە زۆر ڕۆوە سوودیان لێبینی و باسیشیان لەوە کرد کە لە هەندێک بوارە ناتوانێت یارمەتی دەربێ جاگەر بتانی بە ئەزمموی خۆتان باز لەوە بکەیت کە لە چ بوارێکە ئەم بەشداریکردن لەم خولانە ناتوانێت یارمەتی دەربێ و بەڕاستی پێویست بەواکە کە سەردانی پسپۆڕێکی دەرونی بکات. ئەوان پرسیارەکە جوانە لەو بابەتانەی کە نەخۆشی نەفسیان پێ ئەوترێک کەسانی پسپۆڕ دیاری ئەکەن بەڕای من ئیشی گەشەپێدانی مرۆییان ئیشی ڕاهێنەری بواری گەشەپێدان نییە تاخلی ئەوە بکە چکاوە شتێکی بایۆلۆجیە بەڵام چۆن جیای ئەکەنەوە چکە هەنێک جار تەداخل کراوە یعنی ئەمە یەکێکە لە گلەیەکان کە پزیشکانی دەرونی و چارەسەرکارانی دەرونی هەیەە کە ئەڵێن جەماعەتی گەشەپێدانی مرۆیی تەداخلی ئیشی ئێمەکەن بەڵام ئێوە چۆن جیای ئەکەنەوە کە ئەمە ئێوە ئەتوانن یارمەتی بن ینی بە پێیچی قەرار ئێن ئەمە پێویستە بچێتە لای پزیشکێکی وا نازانم ڕاهێنەرێکی گەشەپێدان وەکو عیادێک دوو بە دوو کەسێ ببینێ پرسیاری لێ بکات و بڵێ تۆ چیتە و بۆی دیاری بکە کە چیەتی بۆ نمونە سیمینارێک ڕائگەێنن 1000 کەس زیێت ئێم 1000 کەسە خۆ تۆ نازانی کیتیان نەخۆشە ئەم بە ئەم قسە بوو خەڵکە ئاسایەکەکە کە هیچ گرفتێکیان نییە یان گرفتە ئاسایەکانی ژیانیان هەیە ئەوەی کە بەپێی حەدی خۆی خەمەوەکە بێ بە تااقەتە بێ نەبووەتە نەخۆشی بەڵام ئەوەی کە بزانێت کە ئەمە فعلەن پێویستی بە چارەسەری دەرونیە نەخۆشە ڕێگری لێ بکە بڵێ من بۆ چارەسەرەکەم لای من باشترەبی وەک لەوەی بچی بۆ لای دکتۆرێکی دەرونیان چارەسەرکارێکی دەرونی ئەمە هەڵەکە لەوێ ڕۆئاداکە ئەم کەسە بزانێت کە ئەم شتە وایە من خۆم بە ئەزمموی خۆم کەس کۆڕ باسی حاڵەتەکەی بۆ کردم تێگەیشتوم بەوەی کە من خۆم لە بابەت دەرونیش ئاخوێنمەوە
تەحویلی شوێنی ترم کردووە ئەو کەسانی کە پسپۆرن لەو بابەتە ئەو کەسانی کە ئیشیان ئەوەیە یعنی اختصاصی خۆیانە هەر کەسێک وا بکە ڕانێرێوا بکە دواتر بە زەرر لی دەرەچێت چکە پێی چارە ناکرێت کەسەکەشی مەحتەر کردو لەوەی کە بچێ چارەسەر وەربگرێت بەڵام یعنی گەشەپێدانی مرۆیی ئەتوانین بڵین لە کوا جواب نایاتەوە باوازی دەبێنین ئیسیجابەی نابێت بە دیاریشە لە چیای ئیسیجابی نابێت لە کوێشە جوابەیاتەوە با بڕۆین لەگەڵیا ئیشی تا بکەین زۆر باشە و ئەمەوێ باز لەوە بکەیت کە بەڕاستی ئەو تەمرین و ڕاهێنانانی کە هەتانە بە تایبەتی ئەوەی کە لە پلاندانانە هەیە ئەنی هیلاکی هەیە ئەوە نییە بڵێ من پلانەکەم دانا و تەواو ئەتوانم سەرکەوتوو ببم کەواتە ئەو کەسی کە بەشدار ئەبێت یعنی ڕوبەڕووی قورسی و ئاستەنگی ئەبێتەوە ینی بەو ئاسانی و دنیا پەمەیە نییە کە هەنێک کەس باسی منەڵم هەر ئەوەی خۆشە کە بە کەسەکاڵی حەزی لەم شتە بوو بڕۆ بەشداری پێ بکەن ئاوات و ئامانجەکانە حەزە لە چیە بچۆ بەدەستی بێنە هەر ئەمەنی خۆشە کە تۆ دیاریت کرد دوای ئەوە قورسیە نابێت بە پێی حەز بڕوا کەسەکە یەکەم ئیسیجابی و کەسانی کە یەنە خولەکە یان سیمیناریان کتێبێک کڕن وانە بێت کە دوای ئەمە ژیانیان گۆڕا و هیچ نەکەن هیچ گۆڕانکاری لە ژیانە تایبەتەکەی خۆیان نەکەن ڕۆژانە خەریکی ئەو شتانە بن کە لە ئامانجەکەیان نزیکە کاتەوە نەک دووریان ئەخاتەوە بەرنامەی پلاندانان هەر خولێکی تر کە گەشەپێدان ئەیکاتەوە پێویستی بۆیە کەسەکە ڕۆژانە کاتی بۆ دابنێ خۆی بەرەو پێش بەرێ لەو بابەتی کە حەزی لێتی یعنی شتێکی وەکو پلاندانان هەرەوەی ئاسانە کە ئەینوسی ئەی جێبەجێکردنەکەی یعنی سروشتی مرۆڤ وایە حەزەکە ئاسانترین شتی دەست بکەوێ هیچی ژناکە بۆیە زۆر جار کە گلەیەەکە کرێ وڵا ئیسفادەمان لە خولێک نەکرد لە کتێبێ نەکرد ئەوەیە کە کەسەکەی شتێکی سەحری ڕووبە ببێ بە کەسێکی تر دوای خولێک نابیت یعنی من خۆم لە ژیانی ئەوەی کە بەشداریم لە ڕایەنانە کردو چەندەها کەسمان لەگەڵا بوونیسە هیچیان دیار نەماوە خۆتی تا چەندێ بەرداوامە بیت لەم شتە بەڵێ ئاستەنگی تایە قورسی تایە ساربوونەوەی تایە بەڵێ پێویستە زوو ڕاوێژ و مشاوەرە بەو کەسانە بکەی کە زیرەکن زۆرجار زنجیرەکە بچڕێ بە دیسانگری بیتەوە ئەوە ئاسان نییە هەتا بۆ هەر شتێکی تر هەتا بۆ فێربوونی زمانێکی نوێ کە ئێستا ڕایەنەرانی زمانی ئینگلیزی لەمە باشترە زانن ناکرێ هەرەوەی تەکنیکەکانیان بەو کەسانە و تیتر ئەو کەسانش تاو بێ نا پێویستی بە بەرداوامی هەیە پێویستی بە بینینی خولی زیاتر خوێندنەوەی زیاتر معریفەی دەستخستنی زیاتر نەک ئەوەی لە شوێنێکە کۆتایی بێت بە شێوازێکی کاتی کەسەکە خولێک ببینێ یان سیمیناریان کتێبێ بخوێنێتەوە بڵێ تر تاو نەگۆڕام نەگۆڕا گۆڕانکاری پرۆسەیە یعنی پلیکانەیە یەک بۆ حەوت نییە یەک بۆ دوو سێ چوارە بە ئاساسەتێکی ئاوا ئەڕات زۆر باشە کەواتە ماندووبوونی ئەوێت و کەواتە بۆ هەموو گرفتێکیش نابێ هەنێ لە گرفتەکان بەڕاستی پێویست بەواکە کە سەردانی چارەسەرکاری دەرونی بکات کەسەکە ئەی دەربارەی ئەوەی کە باز ئەکرێت کە ئەمە کراوە بە بازرگانی هەرچەند هەموو زانستێک هەموو زانیاریە کە سەنگی خۆی هەبێت ئاساییە کە تۆ بتوانانی بکەی بە بزنس و لە ڕێگەیەوە پارە پیا بکەیت چکە کەواتە قورسایی خۆی هەیە ئەو زانیاریە بەڵام ئەم هەڵە تێگەیشتنەی کە هەیە لە ناو خەڵکە ئەوترێ کراوە بە بازرگانی کردن ئایا لە بێسوودی و خراپگەیاندنیەتی لەلایەن هەندێک لە ڕاهێنەرەکانەوە یان هەر ئاسایی بزنسی خۆی ئەکات و هیچ کێشەیەکی نییە تاوانێکێک لەو ڕخنانەی زۆر باوە لە بابەتی گەشەپێدان ئێستا ژیرێ ئەوەیە کە ئەڵێن بە بزنس کراوە بە بازرگانی کراوە هەر شتێک کە ئەڵێن بە بازرگانی کراومانای وایش شتێک لە بەرامبەر پێ نابەخشێ شتێک لە شوێنی خۆی نییە مەسەلەن کە ئەڵێن بازرگانی بە دەرمانەوە کراوە یعنی دەرمانی ساختە دروست کراوە ئەسڵەکەی نییە ئەینا ڕخنە لەو ناگیرێت دەرمان بەپارە بێ ئەڵێن دکتۆری ڕۆژی سەڵ نەخۆشە بینێ ئەسڵ لە ئیشی دکتۆرەکان نییە بەڵام کە نەخۆشە بینێ زانن کە حەق بەوانی تر نایە بۆیە ئەڵێن ئەمە بەس مەبەستی بازرگانێکەیە بابەتی گەشەپێدانیش ئەوەنە پەیوەندی بە کووالیتی ڕایەنەرەکەەوە هەیە کووالیتی ئەو بابەتی کە ئەیڵێتەوە ئایا لەو ژینگەی ئەوروپا و ئەمریکا کە وەری گرتووە بە دەورە بێ یان بە خوێندنەوە و دیراساتی خۆی بێ کردوێتی بەوەی کە لەگەڵ ژینگەی کوردستانە بیگونجێنێ ئەمە مهمە ئەگەر ئەم کەسە کە بەشداری خولێک ئەکا پارە ئەیا لە بەرامبەر ئەوەی وەرنەگر کە چوو بوو بۆی فعلەن بە بازرگانی کراوە تاوانەمە هەستی بە بەرپرسیارەتی کەسەکەیە کە ئایا
مەبەستەکەی چییە بەس پارە پیاکردن بێ کتێبێ بک بە دەورەیە و بیڵێتەوە شەهادەیە بک بڵێن ئەمە دەورێک ماوتەوە دواتر نەزانێ فیدباکیوانە زۆر نەگرێت بزانام ئەمانە لە ژیانیانە ئەم دەورەیان لای من خوێن چی گۆڕانکاریکیان بەدەداچن نییە بۆیە هیچ پێوەرێکیش نییە ڕاهێنەرێک ڕاگری بڵێ تۆ چۆنە خولاڵیتەوە کاتە کۆمیتیەک نییە گروپێک نییە پەرشتی ئەم کەسانە ئەمە تقریبان گرفتە لە هەموو بارەکانە کۆتا پرسیارم ئەوەیە کە تا چەند گرنگە ئەو کەسێک کە ڕاهێنەرە لەم بوارەیە بەڕاستی خۆی ئەزمموی سەختی و ناخۆشی کردبیان گۆڕانکاری گەورەی لە ژیانی خۆیان دروست کردبێت چکە ئەوەی کە ئەیبینین لە ڕاهێنەرە جیهانیەکانیان خۆیان ماوەیەکی زۆر گۆشەگیریکی زۆریان هەبووە یان بێسەرمایە بوون وتوانی ویانە سەرکەوتنێکی زۆر بەدەست بهێنین ئایا لە کوردستانیش بەم جۆرەیە؟ تاوان بەپێی ئەو بوارەی و ڕاهێنەرە خەریکێتی بڵێ بۆ منە کەسێک دەورەی وتاربێژی ئەڵێتەوە بێ وتاربێژێکی باش بخۆی ئەبێت مای گاڵتەجاری ئەگەر خۆی نەتوانێت وتارێک پێشکەش بکە کەسێک کە بزنس ئەڵێتەوە بێ خۆی لایانی دایرەیە پێشخستە بێ بۆ ئەوەکو ئەزمون باسی سەختیەکانی ڕێگەکان بکە کە چۆن گەیشتۆ بەمە ڕەنگە بازرگانێکی وەکو ڕۆبێت کاسۆکی ئەمە زۆر لی بێت چکە بە قۆناغێکی وا تێپەڕیوە کەسێک لە بابەتی چارەسەرکردنی کێشەکانی ژیان کە قسا کە هانی خەڵکەیە خەمەکانیان ئەڕێنێتەوە ئەبێ خۆی باایی ئەوە کێشەی دیبێ و زاڵش بوو بێ بەسەریا بەس لە کۆمەڵگەی ئێمەیە زۆر جار هەر شت ئەوترێ لەسەر کەسەکان ینی وەکو تعلیق بێ وەکو ڕەخنەگرتن بێ ئەمەمان هەیە ئەنجاری وای کەسەکە خۆی لە ژیانی خۆشیە سەرکەوتووە بەڵام بە شتێکی بچوو یەکسەر ئەڵێن ئەمە خۆی ڕاهێنەرە نابێ تعلیقە هەیە داخۆ هیچ قومێک ما نازانم وەکو کورد ئەم شکاندنە یەکتری تیاابێت ینی ڕابی بڕەخنە چینە هەموو بابەتەکان بەشی خۆی خواخواانە شتێک بدۆزنەوە یعنی ئێستا هەر ئەم گەنجانی کە تۆ مقابلتکردن بەشداری سیمینار و کۆڕەکەن خەڵکێک تعلیقان لێ ئەڵێ ئەمە هەر نەبڕایەوە خەریکی ئەم شتانەی هەرم خەڵکانەشن گلەیەکەن ئەڵێن بۆچی ئەستێرەکانی تیکتۆک و مۆدلەکان ئەم گەنجانە ئاراستەکەن تۆ ئەم سەرێ لێ گرتووە لەم سەریش ئاوای لەکەی ئەم گەنجە کێ ئاراستەیکە کێ ئەم گەنجە دڵشکاوانە بێنێتەوە کارەکانی ژیان بەتایبەتی لەو بارودۆخێکە لە کوردستانە طبعا یعنی زین چۆن من هەموو جارێ ئەڵم بۆوانی ڕەخنەشەگرن ئەڵم بەدیلێکی میکانیزمی گەشەپێدانی مرۆین پێ بڵێن با ئێمەش خەریکی بین چۆن ئەو گەنجانە بینەوە کارەکانی ژیان منیش حەزم لەوەی من حەزەکەم خزمەت بکەم بەدیلێ باشترم پێ بڵێ من دوایە بەدیلی تۆەکەم بەڵام تۆ لە شوێنی خۆت و ئەنووسیت بەبێ ئەوەی لە بابەتەکە بزانی بەبێ ئەوەی خۆل لە ناوێ ژیابیت تعمیمکردن غەڵەتە ئەینا هەموو بەش بەتاتی ئەم بەشە ڕخنەی زۆری لەسەر منش بەشێک لە ڕخنەکان بە دروستە زانێت کە خۆشتان ڕاهێنەرن هەنێک ڕخنەتان هەیە لەبەرەوەی بۆ بەبار بەسەر بابەتی گەشتە پێدانە بەسەر ڕاهێنەرەکانی تریشەوە یعنی فریودانی خەڵک ومانی لێ ئەەکەوێتەوە بۆیە ئاساییە کەسەکە لە ژیانی خۆیان ئینسانە شکست بێنێ یان جۆرێک لە عینی بەسەر بێ پێویستی بە کەسی تر بە هاوکاری بکە بەڵام لەو بوارەی کە خەریکێتی ئەبێلانی کەم بۆ نمونە خول دەکرێت و خێزانێکی دروست بەختەوە دەی ئەبێ ئەمە هەردووکیان تەبان ئەبێ ئەوە هەبێ بەتایەتیوانە قسەگەرم پێشەنگن لای خەڵک بە هەمان شتێ ژیان کاتەوە لە خەڵکانی بە هەمان شێوەم بابەتە بۆ دەروونناس و پزیشکانی دەرونیش ڕاستە زۆر سپاس بۆ زانیاریەکانت ئەرکت کێشە مینەرمان. بۆ سنووردارەتی کە لە بواری گەشەپێدانی مرۆیە هەیە لە چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە تاگ ڕوبەڕووی ئەبێتەوە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری زۆر بەڕێز سالم مەحموودمان کردووە کە بەڕێزیان بە کەلۆرۆسیانێ لە دەروونناسی کلینیکی و چارەسەرکاری دەرونین سپاس بۆ قوبوڵکردنی میوانداریەکە ئەمەوێ باز لەوە بکەیت کە پرۆسەی چارەسەرکردنی دەرونی چییە؟ چه فەرقێکی هەیە لەوەی کە لە بواری گەشەپێدانی مرۆیە باز ئەکرێ یان ئەوەی کە ئەوترێت نەسیحەتکردنێکی ئاسایی ئەمەوێ باز لە پرۆسەی چارەسەرکردنی دەرونی بکەیت کە چۆن بە ئەنجام بهێنرێت. بێشکی زۆر سپاس سپاس بۆ پێدانی ئەم دەرفەتە سڵاو بۆ بینەرانی ئەزیزی کەناڵەکەتان طبعا چارەسەری دەرونی بریتیە لە بەکارهێنانی کۆمەڵی ڕێگە و شێوازی تایبەتمەند کە پاڵپشتن بە توێژینەوەی زانستی کە ئەم ڕێگە چارەسەرانە هاوکاری تاک ئەکەن
بۆ زاڵبوون بەسەر ئەو نیشانانەی کە بوونەتە هۆی دروستبوونی نەخۆشی دەرونی واتە چارەسەری دەرونی بەکاردێت بۆ تەواوی ئەو ناتەواویە زەهنی و ڕفتاریانەی کە بۆ تاک دروست ئەبێ و بوونەتە هۆی ئەوەی کە تاک ڕۆبەڕووی پەکەوتەیی بێت واتە پەکەوتەوەی لە ڕووی ئەکادمیەوە لە ڕووی زانستیەوە بەڵ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی خێزانیەوە بە هەمان شێوە پەکەوتەی لە ڕووی کار و پیشەیەوە واتە کەسکە بە تەواوی ئەم حاڵەتی کە بۆی دروست بووە بۆتە هۆی ئەوەی کە ڕوبەڕووی ئەم گرفتانە ببێتەوە کە باسمان کرد. طبعا چارەسەری دەرونی لە ڕێگای چارەسەرکاری پسپۆرەوە ئەنجام ئەدرێ و بە شێوازێکی ڕێکخراو ئەنجام ئەدرێت. واتە دانیشتەکان ڕێکخراوە هەفتانە دانیشتێک ئەکرێت ماوەی دانیشتەکان لە 45 دقە تا کاتژمێرێک ئەخایەنێت. قسەی کە لەناو خەڵکا باوە کە ئەوترێت ئەمە بەس نەسیحەتکردنە و بەس قسە بۆکردنە ئەمە ڕوون بکەیتەوە بۆی بینەرانیش تێ بگەن لەوەی کە چارەسەرکردنی دەرونی چییە؟ زۆر ڕاستە لە ڕاستی ئەمە ئەتوانم بڵێم بەشێکی ئەم بیر و بۆچوونە جارێمە بیر و بۆچوونێکی هەڵەیە و ئەم بیر و بۆچوونە ئەتوانم بڵێم لەوە سەرچاوە ئەگرێ کە ناخۆشیاریەک هەیە سەبارەت بە چارەسەری دەرونی و سەبارەت بە نەخۆشیە دەرونیەکان باشە کۆمەڵێک خاڵی جیاکراوە هەیە کۆمەڵێک سیفات هەیە کە ئێمە ئەتوانین جیان بکەینەوە ئایا ئامۆژگاری چییە و چارەسەری دەرونی چییە طبعا یەکێک لە سیفاتەکان یاخود دیگە لە خەڵە جاکەرەوەکانی ئەوەی کە ئامۆژگاری چیەوە چارەسەری دەرونی چیە ئەوەی ئامۆژگاری هەموو کەسێک ئەتوانێت ئامۆژگاری بکات لە بیر و بۆچوونی خۆیەوە بڵاکات ئێستا دینە سەر ئەوە کۆمەڵی خاڵی زۆر هەیە و جیاوازێکی گەورە هەیە لە نێوان ئامۆژگاری کردووە چارەسەری دەرونی یەکێک لەو خاڵانە ئەوەیە وەکووتمان هەموو کەسێک ئەتوانێت ئامۆژگاری بکات باشە بەڵام هەموو کەسێک ناتوانێت چارەسەری دەرونی بکات واتەوتمان کەسەکە ئەبێت باگراوەندێکی زانستی هەبێ هیچ پاشان بۆی هەیە و ئەتوانێت ڕێگەی پێ ئەدرێت کە چارەسەری دەرونی بکات دووهەم خاڵێکی جاکراوە ئەوەیە کە لە ئامۆژگاریە تۆ پێویست بە هیچ مەهارەیەک نییە پێویست بە هیچ سکیڵێک نییە بۆ ئەوەی کە هاوکاری خەڵ بکەیت بەڵام لە چارەسەری دەرونیە ئەمەوان نییە تۆ پێویست بە کۆمەڵێک مەهاراتەیە پێویست بە باگراوەندێکی زانستی و نەزەری هەیە بۆ ئەوی تەکنیکەیە بۆ ئەوی بتوانانی چارەسەری خەڵکی پێ بکەیت یەکێکی خاڵێکی ترزکە زۆر گرنگە ئەوەیە کە مثلا ئامۆژگاریکردنە هەمیشە شتەکەی یەکلایەنەیە واتە کەسی بەرامبەر کە ئامۆژگاری دەکات تۆ دەبێت ئەمە بکەیت بەڵام ئەمە لە چارەسەری دەرونیان نیە چارەسەری دەرونی چارەسەرێکی دوولایەنیە واتە نەخۆش ڕۆڵێکی یەکجار گرنگیەیە لە پرۆسەی چارەسەری دەرونیە مەجالی دەرفەتی اختیاراتی هەیە واتە کەسەکە خۆی قەرار ئەیە چارەسەرکار هەوڵەیە گرفتەکەی بۆ ڕوون کاتەوە و ئەو اختیاراتانی پێش بخاتە بەردەست کە ڕۆڵ ئەبینێت لە چارەسەرکردنی گرفتەکەیە کەواتە خودی نەخۆشەکە لێرەیە قەرار بەدەستە ینی ئەوە نییە یەکلایەنە بێت کەسەکە بڵێ بۆ ئەبێت بەزەم تەریقەیە بەکار بهێنێت نابێ گومان خۆی شتێکەیە لە نەخۆش زۆرجار شارەزایی لە طبعا ڕێگە چارەسەر دەرونەکانە نییە بەڵام ڕۆڵی چارەسەرکار ئەوەیە کە ئەم ڕێگایەی پیشانەیە بەسەرن ئەڵێ ئەم شێوازە چارەسەرمان هەیە کە ئەمە بەسوودە دوای پرۆسی هەڵسەنگاندن و تەشخیصکردن ئەڵێ ئێمە ئەم ڕێگە چارەسەرێمان هەیە ئەمە بە پێی طبعا توێژینەوە زانستیەکانی کە لە باشترین شێوازەکان بۆ ئەم گرفتەی تۆ بەڵام لێرەیە ئەوە نەخۆشە قەرار ئەیات و ڕۆڵی ئەبێت لەوەی کە ئایا من ئەتۆ ئەم شێوازە لە چارەسەرکردن بەکارهێنم یاخود نا باش واتان نەخۆش ڕۆڵی هەیە لەوەی کە قەرار باوە چارەسەریەک وەربگرێ و ڕۆڵی ئەوەی هەیە لەوەی کە کەسێکی چالاک ئەبێت لە پرۆسەکەیە هەر ئەوە نییە کە چارەسەرکاری دەرونی هەموو شتێکی پێ بڵێت و ئەویش بە تەنها گوێگرێک بێت ئەوە نییە خاڵێکی تر زۆر جار ئێمە لە نەتیجەی ئامۆژگاریکردنەوە تووشی کۆمەڵە گرفت ئەبی کەسەکە هەست بە کەمی ئەکات کەسەکە قەدرزانی خۆت باشە هەستکردن بە خۆت یان هەستکردن بە کەم توانایی بۆ دروستە بێ بەڵام ئەمە لە چارەسەری دەرونیە بەم شێوەیە نییە بەڵێ بێگومان لەبەر ئەوەی بەشداری پێ ئەکرێت لە پرۆسەکەیە و ڕاو بۆ چوونی وەرئەگیرێ کەواتە لێرەیە زۆرجار چارەسەری دەرونی ئەبێتە هۆی بەرزکردنەوەی متمانە بە خۆبوونی کەسەکە و ڕێز و قەدرزانی خۆت بەو پێی چەند ساڵێکە بێت چارەسەرکردنی دەرونی لە کوردستانە بەرچاوە و خەڵکیش بەداخەوە تێگەیشتنی هەڵەیان هەیە بۆ دەرمانە دەرونیەکان کە لەلایەن پزیشکی دەرونیەوە ئەنووسرێت ئایا بە ئەزمموی بەڕێستان کۆکو چارەسەرکاری دەرونی لە یەکێک لە کلینیکەکانی شاری سلێمانیان کار ئەەکەن
ئایا وەڵامدانەوەی خەڵک چۆنە بۆ چارەسەرکردنی دەرونی هەستەکەی تێگەیشتون لەوەی کە بۆ گرفتەکەیان کامە ڕێکار هەڵبژێرن چکە هەندێک جار بەڕاستی پێویست بەواکە لە پاڵ چارەسەرکردنی دەرونی دەرمانی پزیشکی دەرونیش بەکار بهێنرێت. لە ئاشنای بەڕاستانە لە ڕاستیە ئەتوانی بڵین چارەسەری دەرونی مێژوویەکی زۆر کۆنی نییە لە کوردستان و لە هەموو عێراق ئەتوانم بڵێم بۆیە زۆر جار ئاساییە ئەگەر هەڵە تێگەشتن دروست بێ سەبارەت بە چارەسەری دەرونی بەڵام بێگومان ئایا چارەسەری دەرونی بە تەنها چارەسەری گرفتە دەرونیەکان ئەکات چارەسەری نەخۆشی دەرونیەکان ئەکات یاخۆت دەرمان بە تەنها چارەسەری نەخۆشی دەرونیەکان ئەکات ئەمە توێژینەوەی زۆر لەسرە طبعاً وەستاوە لەسەر جۆری گرفتەکە کە چییە وەستاوە لەسەر ئەوەی کە ئایا ئەم گرفتە تا چەند توندا و ئاستی توندی ئەم نەخۆشیە چییە و بۆ بەشێک لە نەخۆشی دەرونیەکان بۆ نمونە ئەتوانی بۆ نمونەیەک وەرگنی وەکو حاڵەتی خەمۆکی کەم پێڵن خەمۆکی سەرەکی لە ئاستی سەرەتایی و لە ئاستی مامناوەدا ئەتوانی بڵێن چارەسەری دەرونی هێڵی یەکەمە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە بەڵام کاتێک ئەچێتە مەراحلێکی تونترەوە ئەو کاتە بێگومان لێرەیە پێویستمان بەچیە بێ پێویستمان بە پزیشکی دەرونیە بێ پێویستمان بە دەرمان ئەبێ بۆ ئەوەی کەسەکە بتوانرێت کار لەسەر ئەو نیشانە و گرفتانە بگرێت کە بۆی دروست بووە و توێژینەوەکانش ئەوەیان دەرخستوە لە ڕاستیە باشترین چارەسەر بۆ زۆرێک لە نەخۆشی و گرفتە دەرونیەکان بەکارهێنانی هەردووکیانە بەیەکەوە بەڵام ئەتوانین بڵێن وەکوتم لە هەندێک لە نەخۆشە دەرونیەکانە تەنانەت ئەتوانین بڵێن چارەسەری دەرونی لە ڕێگای قسەکردنەوە هێڵی یەکەمە. زۆر سپاس لە راپۆرتێکمان ئامادەیە دەربارەی جۆری ئەو گرفتە دەرونیانەی کە چارەسەرکردنی دەرونی بەبێ دەرمان ئەتوانێت یارمەتی دەربێت بینەرمان بن. چارەسەرکردنی دەرونی یەکێکە لە شێوازەکانی چارەسەرکردنی گرفت و پەشێویە دەرونیەکان کە لە ڕێگەی گفتوگۆکردنەوە دەبێت. لە گرنگترین ئەو پەشێویە دەرونیانەی کە چارەسەرکردنی دەرونی بە تەنها دەتوانێت کاریگەر بێت ئەمانن: خەمۆکی سووک و مامناوەند، خەمۆکی پاش مناڵبوون، فشاری پاش زەبری دەرونی، وەسواس، دڵەڕاوکەی گشتی، دڵەڕاوکەی کۆمەڵایەتی، فۆبیای تایبەت، پەشێویەکانی کەسێتی، پەشێوی دووجەمسەری لە جۆری دوو، پەشێویەکانی خواردن، نەوبەی پانیک. ئەگەڕێمەوە لای میوانەکەم زۆر بەڕێز سالم مەحموود چارەسەرکاری دەرونی ئەوەی کە لە کوردستانە هەیە تێنەگەیشتن و هەڵە تێگەیشتنمان هەیە بۆ ناسینەوەی جۆری گرفتە دەرونیەکان بۆ نمونە کەسەکە بێتاقەتیەکی بەردەوامی هەیە بەڵام درک بەوە ناکە کە ئەمە ئەکرێ خەمۆکی بێت یان ڕێکخستن و فکرەی نەویستراوی زۆری هەیە یان دەستشتنێکی زۆری هەیە ئەڵێ من ئەمەلیم و پاکوتەمیزم و ئێمە بە عایلەوی هەروین لەو لاوە سێرەکەین دواتر لە چوارچێوەی نەخۆشی وەسواسا دەرەکەوێت یاخود گۆشەگیری و ترسی لە تێکەڵاوبوونی خەڵک هەیە زۆر جارەوترێ ئەمە شەرمنە کەسەکە سیفاتێکی باشە بە تایبەتی بۆ خانمان کەچی لەو لاوە سێرەکەین ئەمە دڵەڕاوکەی کۆمەڵایەتی هەیە. چۆن ئێوە ئەتوانن هۆشیاری بدەن بە خەڵکی یان وەکو چارەسەرکارێکی دەرونی بۆ کەسانێک کە ئێستا بینەری ئەم بەرنامەیەن چۆن بتوانن هیچ نەبێت لە خاڵە سەرەکیەکانی ئەوەی کە گرفتی دەرونیم هەیە حاڵەتەکەی خۆیان بناسنەوە. سپاس بۆ پرسیارەکە طبعاً پرسیارێکی زۆر گرنگە ئێمە ڕۆژانە ئەم پرسیارەمان لە ڕاستیە دێتە بەردەست کە ئایا چارەسەری دەرونی بەڕاستی هەر کەسێک هەستی بە بێتاقەتیە کرد ئایا پێویست ئەکات بڕواتە پرۆسی چارەسەری دەرونیەوە یاخود کەسێک ئەگەر هەندێک ترسی هەبوو یاخودۆکو بە ڕێزت کەوتت هەندێک ئیلتیزاماتی هەبوو هەندێک ماڵی ڕێخست هەندێک پاکردنەوەی کرد ئایا ئەمە کەی پێویست ئەکات بڕواتە پرۆسی چارەسەری دەرونیەوە واتە چارەسەری دەرونی وەربگرێت. ئێمە بە شەوازی گشتی کۆمەڵێک هەستمان لە ئینسانە هەیە پێویستە ئینسان ئەم هەستانە بناسێتەوە بۆ نمونە هەستی ترس هەستی تووڕەیی هەستی بێتاقەتی ئەمانە کۆمەڵێک هەستی ئاساین کە لە ئینسانە دروست ئەبێ و ڕۆژانە تاک ئەزمموی ئەم هەستانە ئەکات باشە کەواتە ئەمانە کۆمەڵێک هەستی ئاساین بەڵام کەی ئێمە ئەم هەستانە بناسینەوە وەکو نەخۆشیێکی دەرونی بابەتەکە ئالێرەیە کە لە ئاسایی بوونەکە دەرەچێت کە لە ئاسایی بوون بێگومان دەرئەچێ
خۆتەزانی ئێمە کۆمەڵێک پێوەرمان هەیە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیە دەرونیەکان باوتریان ڕێبەری دەستنیشانکردنی نەخۆشیە دەرونیەکانە کتێبی DSM-5 طبعاً لەم کتێبەیە بۆ هەر نەخۆشیەک کۆمەڵێک مەرجی دیاریکراو هەیە. باشە ئێمە ناتوانین کەسێک بۆ نمونە تۆزێک هەستی بە بێتاقەتی کە ڕاستە خۆ بڵێن ئەمە تەواو ئەمە حاڵەتی خەمۆکیە و بڕاتە لای پزیشک و چارەسەرکاری دەبین کەواتە کۆمەڵێک مەرجمانەیە. یەکێک لە مەرجەکانی ئەوەیە کە ئەم هەستە بە تەواوەتی کاریگەری با بڵێن دروست ئەکات لەسەر لایەنی پیشەیی کەسەکە وەکو لە پێشتر ئاماژەمان پێکرد لایەنی زانستی کەسەکە پەیوەندی خێزانی پەیوەندی کۆمەڵایەتی ئەمە یەکێکە لە مەرجەکان کاتە گۆڕانکاریی سەرتاسەری لە ژیانی کەسەکەی دروست بێگومان کاریگەرێکی گەورە دروست دەکات لەسەر بیرکردنەوەی تاک لەسەر هەستی تاک و تاک توانای کۆنتترۆلکردنی ئەم هەستەی نامێنێ. وەک ئەوە نییە کەسێک ئەگەر بۆ منە هەستێکی ئاسایی بێتاقەتیە بێ ماوەیەکی کاتیە و ئەڕات بەڵام کاتێک کەسێک تووشی حاڵەتێکی وەکو خەمۆکیە بێت بێگومان ئاسان نییە بۆی وە ناتوانێت زاڵ بێت بەسەر ئەم هەستەیە بۆ خۆی و ناتوانێت ئەو بیرکردنەوە نەرێنیانەی کە بۆی دروست ئەبێت گۆڕانکاری تیا بکات بۆ خۆی و لە نەتیجای تووشی چەندین گۆڕانکاری جستەیی و ڕفتاریش ئەبێتەوە. کەواتە یەکێکی تر لە مەرجەکانمان ئەوەی وەکووتمان یەکی لە مەرجەکان ئەوە بوو کە تەسیر بکات لەسەر بوارەکانی ژیانی کەسەکە. یەکێکی تر لە مەرجەکان ئەوەیە کە زۆر گرنگە پەیوەستە بکاتەوە بۆ نمونە نەخۆیەک لە نەخۆشیەکان بۆ نەخۆشی خەمۆکی پێویست ئەکا بەلانی کەم کەسەکە بوو ماوەی 2 هەفتە لە زۆربەی ڕۆژەکانی هەفتە و لە زۆربەی کاتەکانی ڕۆژ ئەم کەسە نیشانەکانی خەمۆکی بەهەبێت کە زیاتر لە 9 نیشانن. باشە بۆ نمونە کەسەکە بە بەردەوام میزاجی بێتاقەتە کەسەکە چێژ لەو شتانە نبینێت کە لە پێشترە بۆی چێژ بەخش بوون توانای سەردانیکردنی نامێنێ پەیوەندی کۆمەڵایەتی لاواز ئەبێت تەرکیزی کەسەکە لاواز ئەبێت لە ڕووی جوڵە و قسەکردنەوە جوڵە و قسەکردنی هێواش ئەبێت بەهماشەوە هەندێک جار ئەکاتەوە ئاستەی کەسەکە بیری خۆکوژی بۆ دروستە بێ و هەوڵی خۆکوژی ئەیات و باماشەوە کاریگەری لەسەر خواردنی دروست ئەکات لەسەر خەوتنی دروست ئەکات ئەمانە کۆمەڵێک مەرجی ئەساسین بۆ ئێوەی ئێمە با بڵێن حاڵەتێک وەکو هەستێک وەکو حاڵەتێکی ئاسایی جا بکەین لەوەی کە نەخۆشێکی دەرونێ یا خۆت توانانی بڵێن لە ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد حاڵەتێکی وەکو ترسی تایبەت وەکو نەخۆشیێکی دەرونی ترسی کۆمەڵایەتی وەکو نەخۆشیێکی دەرونی ئەمانە دیسان ئەبنە هۆی ئەوەی کە کەسەکە توانای ڕاپەڕاندنی کار و چالاکی ڕۆژانەی نەمێنێت دیسان پێویستەکە ئەو نیشانانەی کە بە کۆمەڵێک نیشانەیە پێویستەکە بوومەوەی 6 مانگ ئەزمموی ئەو نیشانانە بکات بۆ نمونە لە حاڵەتی دڵە ڕاوکی کۆمەڵایەتی کەسەکە توانای قسەکردنی نییە بۆ خەڵکی توانای قسەکردنی نییە بۆ خەڵکی کەسەکە ناتوانێت بۆ نمونە دەجار ئەگەر کەسەکە خوێندکار بێت یاخود مامۆسایەک بێت سەرکی ڕوبڕووی ئەوە بێتەوە ناتوانێت قسە لە پێشی خەڵکی بکات و زۆر گرفتی بۆ دروستە بێت هەز ناکەی لە کۆمەڵگەی ئێمە لە بەروی هێشتا چوونە لای چارەسەرکاری دەرونی و پزیشکی دەرونی عیبێ لە ناو خەڵکە کاتێکێت سەردان ئەکا کە خەمۆکیەکەی کاتێکی زۆری خایاند بێت و فکرەی خۆکوژی یان هەوڵی خۆکوژی یابێت کەسەکە یان وەسواسیەکەی بەڕاستی کاریگەری زۆر نێگەتیڤ و قورسی لەسەر ژیانی دانابێت بەداخەوە ئەمە وایە ئەم حاڵەتە زۆر جار وەکوتم لەبەر ئەوەی چارەسەری دەرونی با بڵێ مێژوویەکی تازەیە لە هەرێمی کوردستان و عێراقا خەڵک وەعینیە لەسەر ئەم بارودۆخە بووە تاوەکو نەگاتە ئەو حاڵەتەی کە ئیتر کەسەکەی بە تەواوەتی تووشی پەکەوتەی کردووە سەیرەکەی سەردانی چارەسەرکاری دەرونی و پزیشکی دەرونی ناکات ئەو کاتەش چارەسەرەکەی زۆر قورس ئەبێت من هەموو کاتێکی ژەڵم قورسە بێ و تێچووی مادیشی قورستر ئەبێ بە تایبەتی لە ئێستەیە کە کوردستان لە قەیرانە زۆر سپاس بۆ زانیاریەکانت ئەرکت کێشە بینەرمان سپاس بۆ هەوڵەکان لە پێناو بەرەو پێشبردننی ئەو کارامەیانەی کە هەمانان گرنگە بە تایبەتی ئەوەی کە لە بواری گەشەپێدانی مرۆیە جەختی لێ ئەکرێتەوانێ لە ڕێکخستنی کات و هەروەها دانانی ئامانج و پلاندانان بووی. بەڵام هەندێک جار کاتی ڕوبەڕووی گرفتی دەرونی ئەبینەوە پێویست بەواکە کە سەردانی کەسێکی پسپۆڕ بکەین لە بواری چارەسەرکردنی دەرونیە. بەو هیوایم دەروندروستی ئەم جارە توانی بێتی گۆشەیەکی جیاوازتر لە بواری گەشەپێدانی مرۆیی و چارەسەرکردنی دەرونی بخاتە ڕۆ بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک.